کۆلیژی سەربازی زاخۆ یەکەمە. تابی چۆن دەتوانێت لێرە وەربگیرە و بێتە ئەفسەر. زۆر پلان لە پێشمان و بەردەوامنیش بۆ زیاتر یعنی خزمەتی کۆلیژ و خزمەتی لەشکرەکەمان بکەین. کۆلێژی سەربازی زاخۆ بە باشترین کۆلێژ لەسەر ئاستی تەواوی عێراق دەستنیشان دەکات. سڕی سەرکەوتنی ئەو کۆلیژە پێویستە تو لە هەموو بابەتەکان ئیش لێ بکەین. سنابەت پێشمەرگە بووی بەشداری چەندین شۆڕشت کردووە کامەت بینی چاستێکت هەبوو. بچکەترین وەفاداریە بۆ پێشمەرگە بۆ خوێنی پێشمەرگە. داعش چواردەوریەوەی گورت هێزەکانی دیکە ئێوەیان زەهێش بەتەنهامانەوە ئێوە گەمارۆ درابوو. هەموو سنوورەکان کەفتە دەستی داعش ڕەفیقی خۆت برادەری خۆت نێزیکترین کەسی خۆت لە دەستدایە. سکاڵەت لەسەر تۆمار کرا چێ بەردەم دادگا بابەتەکە بابەتێکی سیاسی بوو. بەڕێستان سەرۆک عەشیرەتی گۆران. من بە پێویستی دەزانم ئەوە خۆی دیاری نەکاوەکو سەرۆک عەشیرەت. هێشەشی دەرونی هەیە یان هیچ لە مێژووی عەشایر نازانێت. یانی ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام ئەبوونی و هەموو سەوزاییە بوو لەنێو کۆلێژی سەربازی زاخۆ. لە جەوەکی مولائیم دروست بکرێ هەم لۆ قوتابیان هەم لۆ مامۆستایان هەم لۆ ئەفسەرەکان.